شاندی یۆنامی داوامان لێکردن کە ڕای خۆیان بە فەرمی بدەنە هەردوو لامان لە چەند ڕۆژی ئایندەی نزیکدا. ڕای فەرمی یۆنامی ڕایەکی پێشنیارکراو دەبێت، ینی بڕیار نابێت بۆ پارتی وێچێتی بۆ ئەوەی ئەمە تەزبیت بێ. ڕایەکی پێشنیارکراو دەبێت کە دەیدەنە هەردوو لامان لەسەر ئەساسی ئەم کۆبنەوەی لە ڕابردوو چ لە سەرۆکایەتی پەرلەمان چ خۆیان لەگەڵ پێکاتەکان کە کۆبنەوەیان کردووە. بە تەکید ئەم پێشنیاریان بە هەند وەردەگیرێ و لە چەند ڕۆژی ئایندەی نزیکدا دەتوانین بڵێن لەسەر ئەم خاڵەش دەگەینە ڕێکەوتن. ئێمە لە ڕابردووە بڕیاری ئەومان داوە کە بەیەکەوە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەموار بکەینەوە و کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستان کارا بکەینەوە بەیەکەوە هاوتەریب کار لەسەر ئەم دوو بابەتە بکەین. لە ڕابردووە ڕامانگەیان کە کۆبنەوەکانمان بەردەوامە بن، واتە ئەمە ناکاتەوەی بڵێن ڕێنەکەوتوین کاڵێن کۆبنەوەکان بەردەوامە بن. ئێستش پێتان ئەڵێن کۆبنەوەکان بەردەوامە، چونکە ئێمە هەمواری یاساکەینەوە، یاسا ژووردەکاری هەیە. ئومێدەکەین ئینشەڵا بۆ مەسەلەی پێگاتەکانیش لە داهاتووە بگەینە ڕێکەوتن و لە کاتی خۆیان وەکوتم ئەو کاتە بێت کە یاساکەمان هەموار کردێت و کۆمیسیۆنمان کارا کردوەوە لە کاتی خۆیان هەڵبژاردن ئەنجام